خۆشەویستان، مانگی ڕەمەزان مانگی دەستگیرۆیی هەژارانە و کۆمەڵێک چیرۆک هەن کە بۆ هاوکاریکردنی هەژارانە هیچی لەوی دیکە ناچێ. مامۆستایەکی بەڕێزی ئاینی، مامۆستایەکی مینبەر و میحراب سیارەکەی خۆی تەرخان کردو لە مانگی ڕەمەزاندا لە قەزای شارەزور. هەر نەخۆشێک فەقیر بێ، هەژار بێ، پارەی ئەوەی پێ نەبێ بێتە سلێمانی بۆ نەخۆشخانەکان، ئەم مامۆستا بەڕێزدا بێ بەرامبەر ئەم نەخۆشە دەگەێنێتە نەخۆشخانەکانی سلێمانی و دەیباتەوە. هاوکارانمان لەم بارەیەوە چیرۆکێکان بۆ ئامادەکردوین، با پێکەوە بینەری چیرۆکی ئەم مامۆستا بەڕێزە بین. برا ڕێزەکەم بۆ نەخۆشخانەی هیوا ئینشاءڵڵا ئامادەیمانێ و لە خزمەتتان نابین. من مادیح محەممەد عەلی، دانیشتووی هەڵەبجەی تازەم لە گوندی شەمێران وتارم هەیە. فەزلی ئەڵڵا تەعالایە، خوای تەبارەکە وتەعالا ئەم ماڵەی پیاوین کەوا بەڕاستی بە ماڵی خۆمانی نازانین، لەبەرەوەی خوای تەبارەکە وتەعالا فەرمێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون، هەرچیمان هەیە بە خۆمان و بە سەرۆت و سامان و ئەولاد و ماڵ و مناڵ و تەنانەت نەفسی خودی خۆشمانەوە هەمووی لەلایەن خوای تەبارەکە وتەعالایەوە هاتووە و دەرئەنجامیش گەڕانەوەمان هەر بۆ لای ئەو زاتە پیرۆزەیە. لەژێ دروشمی فەرمودەیەکی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام کەوا کردومانە بە سایە و سێبەری سەرمان، کە ئەفەرمێت لە فەرمودەیەکی سەحیحدا کە ئاماژەی پێکە، ئەفەرمێ ئەگەر بێت و بە پێ بچم بۆ ئەوەی کەوا کاری برایەکی موسڵمانم ڕاپەڕێنم، لام خۆشەویسترە و لام باشترە وەک لەوەی کەوا یەک دانە مانگ ئیعتیکاف کەم لە ناو مزگەوتی مەدینەیە کە ناو مزگەوتەکەی خۆیەتی. ئێمەش لە ڕاستیاک لەوەتەی کەوا ئەم فەرمودەی پێغەمبەری نازارم بینیەوە عەلەیهی سەڵات وسەلام و خۆم و ئەوەیشی کەوا هەمە خسومەتە خزمەتی هاوڵاتیان و هاونیشتیمانیان بەتابێتی ئەو کەسانی کەوا مستحقن و کەوا باری دارایی و بژێوی ژیانیان ناباشە یاخود ناجێگیرە، و ئەو کەسانی کەوا ئەیانەوێت لەلایەن ئێمەوە کاریانەوە ئاسان بکرێت پەیوەندیمان پێوە کەن و ئێمەش ناونیشانیان لێ وەرەگرین و زانیاری تەواویان لێ وەرەگرین کە ئێمە دوو مەرجمان هەیە، یەکەمیان ئەوەیە کەسەکە نەخۆش بێت و مستحق بێت، لایەنی دووەمیش سەیارەی نەبێت. ئەچینە بەردەم ماڵەکەیان هەڵیان ئەگرین بە سەیاری خۆمان ئینشاءڵڵا، ئەیان بینە بەردەم نەخۆشخانە، ئایا نەخۆش با بڵێن نەخۆشخانەی سلێمانی بێ یاخود دەربەنی خان بێ، سەید سادق بێ، هەڵەبجەی شەهید بێ، ئەوەنی کەوا لە ناو سنوور و لە ئاستی توانای داراییمانە هەبێت چاوەڕێشیانەکەین هەتاوەکوم ئیشەکەیان تەواوەکەن و لەو سەرۆ ئەیان هێنینەوە ئینشاءڵڵا لە بەردەم ماڵا دەیاندنی. ئێمە ئەم پرۆژەیە کە ڕامانگەیاندووە تەنها بۆ مانگی پیرۆزی ڕەمەزانە، زانیمان کە ئەم مانگە پیرۆزە چەنێ خێر و بەرەکەت و ڕەحمەتە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت رمضان أوله رحمة وأوسطه مغفرة وآخره عتق من النار.